اسلامی هەتا ئەسا نەیتوانێت هەلوو مەرجە بۆ لاوانی ئێمە بڕەخسەنێت یان ئەو شێوە ئازادی کە ئەوان دەیان هەوێت نەیتوانێت بۆیان دابین بکات کە بتوان وەکو لاوەکانی وڵاتانی دیکە بە تایبەتی لاوەکانی ڕۆژئاوا هەڵسوکەوت بکەن. کۆماری ئیسلامی هەر لاوێک کە بیهێت بە پێی ئەو شێوازی ئەوان یان ئەو ئازادی کە ئەوان دەیان هەوێت بە چەیەکی ئەمنیەتیەوە چاویان لێ دەکات نەیتوانیوە کە لاوەکانی ئێمە بتوانن یان ئازادیکی وایان پێ بدات کە بتوانن لە ئێراندا ئەو شتێکی ئەوان دەیان هەیە ئەو هەدەفەی کە ئەوان دەیان هەیە ئازادیە پێ بگەن. بۆیە لاوەکانی ئێمە زیاتر ڕویان کردوتە دەرەوەی وڵات بۆیە ناتوانیوە کە ئەو ڕۆڵی کە ئەوان دەبێ هەیان بێت لە کوردستانی ئێراندا بەرەو پێشی بن. گەلێک سپاس هەر لەسەرە کەکو تۆ بنا لاوکی مەسەلا پرسا کورد پرسا نەتەوەی کورد گەلی کورد بە باوەریەتە لاوکی کورد بنا ئەندامکی یەکێتی لاوی دموکراتە کوردستانی ئیرانی گەرە چ بکە یعنی وەزیفاوی چی کە سەرەتا بەخێرتن دەیم کاک مێران سەرچاوەش بەخێراتنەوە دەکەم هەموو دیوان کێدەنە من زانا سەیفوری ئەندامێکێتی لاوان دموکراتی کوردستانی ئێران تەمەنم 16 ساڵە لەسەر وەزعەتی لاوان لە کوردستانی ئێران وەک دەزانە هەموو کۆماری ئیسلامی هەوڵەدا کە لاوەکان زیاتر لە کاری نەتەواتی و هەڵسوکەوتی باشە دوورکەوتنەوە لە مادە هۆشبەرەکان یعنی زیاتر نزیکیان کاتەوە لەو کارانە بۆ ئەوەی لاوانی کورد هەموو بەرەو پێش نەچن و لە هەموو لاوەکانی دنیا زیاتر بەرەو داوا بێن و هەروەها لاوان لە کوردستانی ئێراندا بەهۆی کۆماری ئیسلامیەوە لە بوارەکانی خوێندن لە زانکۆکاندا هەم لاوە خوێندکارەکان و هەم خوێندکارانیش بێبەش دەکەن لە خوێندن لە چەند ترمێکی لە خوێندن بێبەش دەکەنەوەش وا دەکا کە زیاتر لاوانی کوردستان ئاستەکانیان نزم بێتەوە بەهۆی یەکێتی لاوانە پێشکەوتنێکی باش لە بواری لاوەکاندا دروست بێتەوەی پێشکەوتنی ڕێکخراوەکەمان. باشە گەلێک سپاس کەکو کەرەم کە خۆفدا ناسین و حەز دەکەم جارێکی دل لەسەر مەسەلا پرسان نەتەوی لەسەر وێندێ بسەکن مەسەلا دەزانی گەلێک جارە لە مرۆ دبینە و کەیفە خۆ نەبینە لاوە چاوا دەبێژن لاوێمەی کورد بە گشتی هینێک لەگەل ئەو ڕەوشە ژیانە کۆنها هەی یعنی یەک دێ شالێکی عەجیب پێ دەکە ڕێدی ئەو تشتی خوا درێژ دەکە قژی خوا عەجیب شا دەکە ئەو لەباسی عەجیب بەر دەکە تێ بینا لاوێکی ئەندامی وێ یەکگرتنی یەکێتیە لاوێن دموکراتی کوردستانە ئیرانی ئەوەی تشتێ چاوا دەبین شاکرێت کەمامێلان خێر بۆ کوردستان ئێش حتەم جانگریم تەمەنێم 12 ساڵە ئەندامێکێتی لاوانێم ئەو مەسەلەن کو ڕەفیقی من یان هەو ئەندامێت یەکێتیە لاوانە دموکراتە کوردستان ئیرانی گەڵا بەحث کردن هەیەکی سەر تشتێکی باس کرد بۆ مەسەلا کو تەگوت ئەو ینی ئەوە تەگوتە سە و پسکرێکی تێنە پێشە لاوان تەگوت بەڵێ پسکری کەلەکەن ئەوە کو تەگوت یەکی نزا پرچە خۆ هولێت کەت و شەلێکی نزا چتوو بەت کەت و تشتێک هەیە ئەوە کو گەڵک گەیتەوە سەر کوردەواریەمە ئەو مشکلە کول ناومەدە هەی لەوانەیە کوردکێک ڕۆژێکی کو پرچە خۆت ژێر لێدابی هەنداهوو ببیتە سەر هەنداهوو ببیتە سەرە لە کوچەیەکیدا بچتن ئەگە پیرەژنێک و پیرەمیرێک وەرد من لەوانەیە سەد تشتێ ناشایستە بێژنێدا پیرەژینە پیرەمیرێکی کورد ئەوە گەڕیتە بۆی و لە کوردەواریە مەدەی دەست پێ بوو ینی پشکری و ئەوە لە قەدیم وی هەی هاتە وەسەن دەبی ئەم بینین وی فەرهەنگیم ئەوەس بکەین خۆ فەرهەنگکە ئەوە ئەو ئەسکرد نییە ئەزی هولی پیرەژنگی کەمە هول پیرەمیکەم ئەو نەسڵ و تازە تێتە سەرە ئەگە ئەو کوڕ و جوانێت گونوکە بوێ نەسلی و تێتە سەرە ئەگە ئەو تشتانە ئەملێ بیژن ئەو تشتانەی ئەم نەکەین ئەم دشین بوو ماوەیەکی 20 ساڵی دیکە ئەزە گونوکە تەمەنی 15 ساڵە لەوانەیە گەس بگەحمەوە سەدها و وەکی پیرەژنێک و پیرەمیرێکی لێ بیم ئەس بێ شوڵی نەکەم یعنی ئەم دشین لەبێ نەسلێدا فەرهەنگسازێکی لەسەر وێ مەسەلەی بکەین. گەلێک سپاس لە جارکردن ئەوەی پرسیاری حەز دەکەم بە ئەوە کردێ بکەم کە کەکی حاتام هەنێکی تش گوتن تە سەر بیر و بۆچوونی حاتامی
أجي قلديان صوفي زادة بخير هاتنا تادكم تماني مهجة صالة سرچاو أو قصة كو تلسر قصة دكي كو تدبيجي أو لوين مثلا سر مودي روج دتن أو مودانا دهلجن لخاني شاندن كو مثلا في مودي أو مودي كو همو لوين دن بكارن جالي كريك لنا عند هبة بل وقتك أمد زين دنا أو كمالجا كو أمد تدجين أمد بي بزان كو فولكلورو أو رابردوه كو الولايات ما ذهبية أم ببيوي وي رابن ورونين نك كو أم زينة مثلا ولايات كادن كو رانجا أو يعني قلت لنا تبدي بيها وايد تف المثلا من الولايات كادن ده تينا بروي خالق وخالق دبينا رانجا لنا ما أو تشلا بلابونا كماسي هبكو أم كردن أم دبي بكارن أو فولكلور خام قد لبيرنا كان أم بكارن كو خدماتك بوي والله تخابكن وهرصان أم كو لاوين كردن أم دبي وصل نشان بدن كو أو زاركن كو لدو ماذا درابن دبنا لاوين كرد خدماتك بوي والله تخابكن أو جي دبي تشال ما بكن بزان كو أو كاسن كو بيشان دا كيبونا كو لدو واندا بزان كو كاسن لون ما صدق كنا يان تخدماتك كنا يان جي بيجن كو تشالي كريك سنبيا واندا دبي أو جي تشال ما بكن بالي قال لك سباس بقى حوالي نقرا قصك كاكو خافض ناسين انت خير هذه سكاتش هذا حكمت نبي زاده ما خلقي ولميه في صال 8 منا 4 صال عندهم هم حزب ديمقراط هم عندهم يكتيلون اوكي ساتشاو باش عزيز بس يعني تابكم تو فرق بين لاوكي كرد لاوكي عندهم يبي يقرتني فرق تا لاوكي اوروبي تشيكا پیش هم داشتی بنظام مانتین گرفت ولی وقتی باسی لای کردی کنی باسی نتوانی کنی باسی شناسانتی کنی چونکه جاهلی ما همان گنجیان لای ما بخاطر هندینه نه که مثلا فرهنگ وانتیم حاکنتی بین برن نکایی که بخاطر جاهلان پیش هندی بخاطر که کردن او بالانتی نسریان فرهنگ وانتی نابرن تیم حاکنتی این کردن پیش هم داشتی یعنی آپرزگیری تیگه تو باسی تكو سعيد كان باصي جلق باكنيت كان اتشتنا قلق لو كنا يوني بوهندينا بن انا مثلا مول اورما جماكو بحثو نتويه دور بخن نهم اظن كيشا قليمه بخاصموني جاحله برسانه تويته نهار حال مشكله جيكو تشي جاحله مادبه سالكونيو بنظر من برسانه تويه باصي جاحله ما صار خونكو جا والله اوروبا شي جا جاحليون حادثتي بحثنا توينات تبيني والله اوروبا به سازان سال بنا خداني تبينا عندهم كيفي يقرتني بو اوكو برسا نتوي بنا لو كي كرد بدي ناصين كي جان شلاكي وهي ابيجم هاي كتير لونج بوهندي هاتيا اوكن كو بخاندي كو جاحلي قاليما كو خداني بيرو هزرنا توينا البن شاتر كده باوي كي بينا اورغانيزا كرن چونكي اورغانيزا كنا كود با بايس كو قوات جاحلي ما كو خداني هيزو بتنسيلا كي قالك زورن بخوراي نشبه يعني باوي كي رخصتني اورغانيزا كرن باسي بسكريكي نتبا خوش بالي بسكريكي قالك ماسل جوانكي بالي بسكريكي قالك ماسل اني سار هوني مودا ساري وجلق باكني بس كي قالوا ما سكوا من بس كي كنا تويه باشون جانا باصي عادات او تشتناكن نظام كنها بيش كزل جاهلا عادات يان هنك الجبرداريون هنا چله ولات ده چه اولات شد بینی هنك کساتی نودن کنه جلها باری که بچه باری مثلا شاید ورزشی به یا هنری به چون گردش به خودش هنری که چه فیلم سازی به چه هر رشته به باسی الگو عادت او تشناتی کنی جاهل طبیعت که کو زو الگو بردارید که زو نفر کو نودنگ بن بخواد که الگو جا کسا هر رشته که کو سرکوت به ما مستطاع الگو برداری یعنی هنک لاو بصا انا اگر فلان استرامبیجی امریکی جلبر که ها برده که اوجی وصاب کنه بله نه اون نه جاهلی ما دقیق دوره اما چونکی نظر ما اصلا شک باش نه جاهلی کی کردستان ده لخبات و شورش ده چی بی کتیا مایکل جکسون چی برده چونکی ام باس الگو برداری کن باس نفری ما فقط کن دبنا الگو جاهلی ما چونکی نه گلی ما ده نفری مازن گل که بونه چه حل بار که بی چه لباری سینمایی بیجی لباری موزیکی بیجی لباری خواتی بیجی کبر مثلا خوات کاری گل که مازن مهبونه نه گلی خدا زمان صفیه زمان شورش خانه لازیرن حتی نه
ئەو خەباتە هاتیە پێش و ئەو خەباتە نەفەری گەڵک مازن پێشکەشی جواب کۆمەکێنە نەزەرم ئەو نەفەرانە دکۆن بوونە باشترین ئولگو بوو جاهلیمە وی سەردەمی مەشکون هەم دیدەنە بخواستمانی ڕێبەری مای مازن دکتۆر قاسم بوو نەزەر منها دکۆرە بە باشترین ئولگو بوو جاهلیمە نهات دبینی مثلا وڵاتی قاسم بوو دەبینی در و دیفار کوچه و کلان شار گندی ما به عکسی تینا خاملاندن به قصیوی زیرن تینا خاملاندن نظرم آنها او تشبیه با اسکو قاسم بلی ما ل الگوی گلک هست تری حتی نه بیا تشتكي اهولي تشتكي بیا بنا خدای گلمه كان سپاس والله لو يدرج قصاك انا فرصات هذا ميجا كدم بردوام بن هر ديسان لسر مسألة اركو وظيفي لا ل يكتي لواني ديمقراطي كردستان ايران وانا عسليه كوانيا لسر ایک کارو ارکو وظیفه ایوا لو بپی او باردوخ و وضعیت و روشی استک هیاتی اوی که زور گرنگ ببینه به باوری و چیه؟ زور سپاس کاک مهرانم من لیلا باریکم 6 سال اندام یکتی لوان دموکراتیک کردستانی ایرانم خوشحالم که باشدارم لبرنامجتان یکتی لوان چندین شتی که دامزرا ارک ماف ئامانج ئەوانش هەر یەکە و بەپێی خۆیان دەستنە پێش ئەرک ئەوەیە کە ئەندامەکە چ ئەرکێکی لەسەرشانە ئەوەی کە لە ڕێکخراوەکە ئەندامە ماف ئەوەیە کە لاو چ مافێکی هەیە ئامانجیش ئەوەیە کە تو بووی تێدەکۆشی دوای ئەوەش هاوڕێکانم لە بیران چوو کە باسی ئەوە بکەن کە یەکەتی لاوان دموکراتی کوردستانی ئێران ڕێکخراوێکی سنفی سیاسیە واتە تەنیا سنفینە سنفی سیاسی بەپێی ئەو هەلومەرجەی کە ئێستا لاوانی کورد تێدان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دوای ئەوەش هەموو لاوەکانی ئێمە کە ئەنجامن لە ڕێکخراوەکەماندا هەر یەکە و وەزیفەی خۆی هەیە هەر یەکە و بەپێی توانای خۆی تێدەکۆشێت بۆ بەرەو پێشبردننی کارەکانی یەکەتی لاوان و تا ئێستاش لەو ماوەیەدا کە من بینیومە و ئەنجام لە یەکەتی لاواندا بەڕاستی یەکەتی لاوان تێکۆشانێکی زۆر باشی هەیە و زۆر باش دەڕاتە پێشێ هەم لە ناوخۆدا و هەم لە تاراوگەشت کە بەداخەڵ لە تاراوگە دەژی یەکێک لە مشکلاتی کە هەیە لە ناو جیواکی ئێمەدا مسئلەیەکی جیاوازیەکی هەیە ناوەک کوڕ کچدا ئێوە وەک کچانی ئەندامی ئەو ڕێخستنە مشکلێکتان هەیە هیچ پسکرێک هەیە گەر بە کورمانجی دەڵێن کاک مهران ناتوانین بڵێ مشکلە نیە بەڵام ئەوەی کە من لە ڕۆژهەڵات دیتومە و لێرە دەیبینم وانە ئێرە زۆر زۆر باشترە لەوێ بەتایبەت ئەوانەی کە لە یەکەتی لاوان دموکراتی کوردستانی ئێراندا ئەندامن ئەوە زۆر باشترە ینی فەرقی کچ و کوڕ ئەگەر هەش بێ زۆر کەمترە دانێ وا ڕاحەتەن هیچ مشکلە نیە هەموو وەک ئەندامێکی کار و خەبات و ئەندامی کەس دەتوانێت خۆی هەڵبژێرێت بۆ بەڕێوە بەری یان هەروەکو ئەندامەکانی دیکە کار بکات کاکە تو کەرەم کە سپاس کە گۆری تا ئەو وەزیفە نهایە گرنگ یەکێک لەوە کاری بکە پێشیەوە چالاکیەوە پێشیەوە چییە؟ بەڵێ سپاس دەکەم کاک مێرانجان ئێمە وەک لاوێک لە ئاستی ئێستادا پێمان ناوەتە قۆناغێکەوە کە هاتووینەتە ناو حیزبێکی سیاسی لە دەرەجەیەکەمدا دوایی لەناو ئەو حیزبە سیاسیدا لە یەکێتی لاواندا ئێمە دوو ئەرکمانەیە ئەرکەکەمان ئێمە دەڵێن ڕێکخراوێکی سنفی سیاسین یعنی ئێمە دەبێت چالاکی خۆمان لە بواری سیاسیدا ئەنجام بدەین لە دوای ئەوەی کە چالاکیەکانی خۆمان لە باری خۆمان کێشەکانی خۆمان دەبێت چالاکی سیاسەکانیشمان بەردەوام بین چونکە ئێمە زوڵمێکی دیکەشمان لێ چووە سەرڕای ئەو کێشانەی کە لاوان لە وڵاتانی دەرەوە هەیەە ئێمە کێشەی گەورەمان زوڵمێکە کە مافی نەتەوایەتیمان نییە وەک لاوی کورد ئێمە دەبێت وەک لاوێک چالاک بین بۆی کە لەو پرۆسە سیاسیەدا کە بۆ بەدەستێنانی مافی نەتەوایەتی خۆمان ئەنجامی دەدەین بەشدار بین چالاک بین بانگەوازی لاوی کورد لە کوردستانی ئێران کە کێشەی ئێوە چالاکن باشترن ئێستا بەڵێ ئێستا بە شێوەی زۆرا و زۆر ئەلان ئێمە وەک یەکێتی لاوان لە ڕێگای دیپلۆماسیەوە لەگەڵ لاوانی وڵاتەکانی دیکە ڕێکخراوە پێشکەوتن خوازەکانی وڵاتانی دیکە پەیوەندیمان هەیە لەو ڕێگایەوە لە ڕێگای جۆرا زۆری دیکەشەوە ئێمە کێشەی لاوان بە دەنگی جیهانیان دەگەیەنین لە کوردستانی ئێران ئەو کێشانەی کە لە کوردستانی ئێران هەیەلان لە کوردستانی ئێران لاوی ئێمە لەسەر کێشەی نەتەوایەتی جیاوازیکی زۆری هەیە لە نێوان نەتەوەی حاکم ئەلان ئێمە لەگەڵ نەتەوەی حاکم زۆرمان جیاوازی هەیە تەنانەت ئێمە لە باری دینیشەوە زوڵممان لێ دەچێت لە لاوانی کوردستانی ئێران کە ئێمە چەندین مەسهەب و ئاینی جۆرا و جۆرمان هەیە تەنانەت ئێمە ئیزنمان نییە لە خوێندنگاکانمان ئێمە دەبێ مەسهەبی زاڵ بەسەر ئێمەدا حاکم بێ چونکە ئەوە ئێران بۆ پەرەسەندنی
ئەو نظامەی خۆی کە بە قەولی خۆی ئینقلابی ئیسلامی پەرە